بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب جبرائيل وميكائيل وإسرافيل فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة أنت تحكم بين عبادك فيما هم فيه يختلفون اهدنا لما اختلف فيه من الحق بإذنك إنك تهدي من تشاء إلى صراط مستقيم. اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلم وأستغفرك لما لا أعلم. اللهم اجعل كل أعمالنا صالحة ولوجهك خالصة ولا تجعل لأحد فيه شيئا. براني برز خوشويست اصلاح خوای پروردگارتان لێبێت بینارانی عزیز. بەردەوامی لەسەر قسەکردن لەسەر جۆری یەکەمی ڕیبا کە بریتی بوو لە ڕیبای قەرض. ئەمڕۆ لە زنجیرە باسی پێنجەممانە باس لە تەواوکردنی بابەتە دەکەین و ئەو مۆزوعانەی کە ماوەمانە ئینشاءڵڵا قسەیان لەسەر دەکەین. هەر بە ڕێزێک ئێوە پەیوەندیمان پێوە بکات لەسەر ئەو ناونیشانەی فەیسبوک کە دێتە سەر شاشەکە دەتوان پەیوەندیمان پێوە بکەن بە پێی توانە ئینشاءڵڵا وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. ئەو پرسیارانەی کە پێمان گەیشتوون بۆ ئەم هەفتەیە تەمەن ئێمە گرنگترینی پرسیارەکان هەڵەبژێرین وەکو جاری پێشوش عەرزمان کردین. هەندێک پرسیار هەیە کە ئێمە تەوەرەی تایبەتمان بۆ تەرخان کردووە، ئەوانە وەڵام نادەینەوە بە شێوەیەکی سەرپێی و ئینەما تەعجیلی ئەەکەین بۆ کاتی خۆی قسەیان لەسەر دەکەین. یەکێک لەو پرسیارانەی کە هاتووە ئەمجارە بەڕێزێک پرسیارەکە بەوەی کە بە حکمی ئەم ئەزمە مالیەی کە ئەمڕۆ دروست بووە حکومەت کۆمەڵێک چەکی لە بازاڕایە یا کۆمپانیاکان کۆمەڵێک چەکیان لە بازاڕایە، بە تایبەتی ئەو چەکانی کە لە بری دانەوێڵا یا لە بری قەرزی لای حکومەت کەوتونەتە بازارەوە. خەڵکێکی چەکی پێ چەکەکەی بای 10 ملیۆن دینار حکومەت ناتوانێت سەرفیکە، بانک پارەی تیان نییە. خەڵکێک هەیە ئەم چەکانە لە بازاڕە بە پارەی کەم ئەکردنەوە. ئایا ئەمە دروستە یا دروست نییە؟ طبعاً ئەمە ئەم چەکانی کە حکومەت ئەیخاتە بازاڕەوە هەمان حکمی پارەی هەیە. عولەما ڕاستە ئەمە وەرەقەیەکی سپیە مستەنەدێکی ڕسمیە، بەڵام ئەم وەرەقەیە ئەو پارەی کە تیا دیاری کراوە بە حکمی ئەو پارەیە تەعاملی لەگەڵا ئەکرێ. واتە ئەگەر ئەم چەکە لی نووسراوە 10,000 دلار، ئەم چەکە قیمەی شڕائی 10,000 دلاری هەیە، گۆڕینەوەی بە پارەی حازر دەست بەدەست ئەبێ بە 10,000 دلار بگۆڕدرێتەوە، بە 9,999 دلار بگۆڕێتەوە، 1 دلاری کەم بێ ڕیبای فەزڵە نابێت. کەواتە فرۆشتنی ئەم چەکانە بە پارەیەکی کەمتر لە بازاڕە حرامە بە هەموو هەردوو جۆر ڕیباکەی تایە. ڕێکەم ڕیبای فەزڵی تایە بۆ چونکە گۆڕینەوەی پارەیە بە پارە بە نرخێکی کەمتر. دووەم ڕیبای نەسیعەی تایە لەبەر ئەوەی یەکێک لە پارەکان کە پارەی چەکەکەی حازر نییە. تۆ ئەم چەکەی کە ئیدەی بەکابرا ئەگەر پارەکەی حازر بێ بە کەمی نادەی، کەواتە کە ئەو پارەیەک ئەدا بە تۆ پارەی چەکەکە ڕاستە پارەی چەکەکە ئێستا وەکو عملەیەکی وەرەقی وایە، بەڵام چونکە حوزوری نییە بانک پارەی تیان نییە سەرفیکە، کەواتە هەردوو جۆری ڕیباکەی تایە. بۆیە فرۆشتنی ئەم چەکانە بە هەموو شێوەیەک حرامە. ئەگەر بەدەستی سێم بێ بە یەک شێواز حەڵاڵە بێ فرۆشتی چەکەکان. ئەگەر بدرێ بە جیهەی مەدین، واتە ئەم چەکە لای چ بانکێکە، ئەگەر بانک خۆی بڵێ ئەم چەکەی تۆ وای افترازەکەین بۆ مدەیەکی دیاری کراوە، ئەم چەکەی ئێمە بۆ 6 مانگ مەفرۆزەوە دیگرین، ئێستا بانک ئەڵێ ئەگەر من شتەیە کەمترێ بەمێ بەس ئێستا بدەمێ بە حال قبوڵە، ئەمە شەرعیە. بۆ چونکە فرۆشتنەوەی چەک ئێمە مەبدەیەک هەیە لە مەزهەبی ئەحنافە پێی ئەوترێ مەبدەئی ضع وتعجل. ضع وتعجل ئەمە ئەساسێکی شەرعی هەیە کە کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیجلائی بەنو نەظیری کردووە لە مەدینە. بەنو نەظیر لە مەدینە چوونەتە دەرەوە، قەرزیان هەبووە لای مسلمانەکان. بەنو نەظیر وتیان ئێمە لە مەدینە دەرەچین قەرزەکانمان بدەنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی قەرزیان لای هەر کەسێکە مساومە لەسەر قەرزەکان بکەن، واتە ئەوان شتەیەک لە قەرزەکان خۆش بن ئێوەش مدەکەی واز لێ بێنن، واتە پارەکەیان بە حازر بدەنێ لە مقابلی ئەوەی شتەیەک لە قەرزەکان ئەوان خۆش بن. ئەمە پێی ئەوتێ مەبدەئی ضع وتعجل، کەواتە هەر کاتێک خاوەنی قەرزەکە لەگەڵ قەرزارەکە ڕێکەوتن بە قەرزارەکەی وت بۆ نمونە قەرزێکی داوە بە تۆ بۆ مدەیەک، پێی گوتی من ئێستا زۆر زەرورم بۆ پارەکەی و ناتوانم تا ئەو ماوەیە چاوەڕێکم. توی ژەڵی ئاخر منیش ئەو پارەیەم ئێستا نییە بیدەم، چونکە تۆش کە پاری زیاوت داوە بەو لە مقابلی قیستەکانە پاری زیاد داوە بەو، ئەڵی کەمترم لێ وەرگرە و ئێستا حازر ئەدەمێ. کەواتە بەم شێوازە تەنها لە بینی دائین و مەدین خۆیە. بانک بۆی هەیە ئەم معاملەیەکە، ئەو چەکە لەسەر هەر بانکێک سەحب کراوە، هەر بانکێک ئیزلاری کردووە، لەگەڵ ئەو بانکە ئەتوانی یا ئەو جیهەتەی کە ممەویلی ئەم پارەیە ئەتوانی تەنسیق بکەی ئەو پارەکە ئەگەر بە شتەیە کەمتری سەرف کا وەرگێ دروستە، بەڵام کەسی سێم لە بازاڕە بفرۆشتێ بە کەسی سێم بە کەمتر هەردوو جۆر ڕیباکەی تیا دروست ئەبێ، ڕیبای فەضلی تیا دروست ئەبێ، ڕیبای نەسیعەیشی تیا دروست ئەبێ. پرسیارێکی تر لەو پرسیارانی کە هاتووە غەرامەکردنی قەرز.
طبعا من ئەمڕۆ تەوەرێکی سەرەکیم لە بابەتەکە لەسەر غەرامەکردنی قەرزە. غەرامەکردنی قەرز کارێکی ناشەرعیە، حرامە. دواتر من بە تەفسیل لەسەر ئەم بابەتە قساکەم، بۆیە ئیسا ئیکتیفاعەکەم بەونە. برادێریشکە پرسیارەکە ئەڵێ کاک دکتۆر ئێمە پارە ئەگۆڕنەوە دیارە، ئەڵێ ئەگەر پاری 250 دۆلاری بە 250 دۆلاری دۆلار بکڕی، بە 250 دیناری ببورن دۆلار بکڕی، ئەڵێ بە 136,000 دینار 100 دۆلارت بۆ سەرفەکەن. بەڵام ئەگەر بە دیارە بە 10,000 یا بە 25,000 بیکڕی بە 121,000 120,000 بۆ شێوازی کە لە بازاڕا هەیە. ئایا شەرعیە کابرا کە بە 250 بە 136,000 پێی ئەفرۆشن؟ ئەمە ئیشکالی شەرعیتیان نیە بەڕێزان. یعنی مادەم جنسی دینار و دۆلار دوو جنسی جیاواز نین، بەڵام دوو صنفی جیاوازن، دوو نەوعی جیاوازن، هەردووکیان جنسیان ئەثمانە، هەردووکیان جنسیان دراوە، بەڵام صنفی ئەم دینارە صنفی ئەو دۆلارە یا نەوعی ئەم دینارە نەوعی ئەو دۆلارە مادەم جیاوازن لەمڕۆوە کەم و زیاوکردنیان دروستە. بۆ نمونە ئێمە ئێستا دیناری عێراقی ئەوە تا 121,000 دینارە دین بە 100 دۆلار. ئەگەر بە 250 بێ ئەمە دروستە زیاد بکات نرخی دۆلارەکە لە بەرامبەر ئەوەی کە ئەم پارەیە کە کولفەی زۆرترە بۆ هەڵگرتن و بۆ پارێزگاری کردن و بۆ تەعامل پێکردنی بانقی شەرعیە. ئەمە وەکو ئەوە نییە کە ئێمە وا بڵین ئەگەر ئەم 250 دۆلار دیناری عێراقیە ئەگەر بەرامبەر بە دیناری عێراقی بێ با بڵین ئێمە 11,000 دیناری 250 بگۆڕینەوە بە 10,000 دیناری وەرەقی، ئەمە حرامە. بۆ چونکە هەردووکیان دیناری عێراقین، عملەکەیشیان ئەو 10,000 ئەو 11,000 ئەمە حرامە مادەم یەک عملن. بەڵام کە ئەبێ بە دینار و دۆلار نەوعی عملەکەیان فەرقەکە لە صنفا فەرق بکەن تەفاضڵ تایە دروستە، کەواتە ئەمە ئیشکالێکی شەرعی نییە. ئەگەر هاتوو دینارە عێراقیەکان دراو بوون یا دینارە عێراقیەکان صنفەکەیان ورتر بوو، 50 دیناری بوو، 250 دیناری بوو، هەزاری بوو، ئەمانە ئەگەر دۆلارەکە لە مقابلیە زیاتری وەرگرت ئەمە ئیشکالێکی شەرعی ئینشاءالله دروست ناکات. باشە بەڕێزان، دین لەسەر بابەتەکەی خۆمان کەوتمان هەفتەی داهاتوو ئینشاءالله بەردەوام ببین لەسەر قسەکردن لەسەر ڕیبای قەرض و وردەکاریەکانی ڕیبای قەرض. ئەمڕۆ قسە لەسەر قەرزی حکومە دەکەین، ئەو قەرزانەی کە حکوومات ئەیدا بە خەڵک اینجا چ لە ڕێگەی معاملاتی بانکیەوەیە چ لە ڕێگەی قڕوڵەوەیە، ئەو قڕوڵانی کە ئەدرێ بە مستەثمرین یا مستەهلیکین. ئەم قەرزانی کە ئەدرێ من حەزەکەم سێ ملاحەزە پێش ئەو باسکەین بۆی دوای قسەکانمان واضح بێ و لەسەر ئەساسێکی علمی وەربگیرێ. ئەو قەرزانی کە ئەدرێ خاڵی یەکەم هەر قەرزێک نەفەقەی هەبێ، هەر قەرزێک خەرجی هەبێ پێدانی قەرزەکە، ئەو جیهەتەی کە مقرضە واتە ئەو کەسەی کە قەرزەکە ئەدا، ئیتر بانقە حکوومەتە هەر کەسێکە، ئەمە بۆی هەیە پارەکەی کە ئەیدا بە قەرز چەند مەساریفی تێ ئەچێ وەری بگرێتەوە لە کابرای مقتەریض. بۆ نمونە حکوومات مؤسساتی بانکی هەیە یا شەریکاتی خاص مؤسساتی بانکیان هەیە، ئەم بانقانە بە سەدەها موظف و کارمەند کاری تیاەکە، ئەمانە پاری بینا ئەدەن، ئەمانە پاری موظف ئەدەن، ئەمانە پاری ئاو ئەدەن، پاری کارەبا ئەدەن، پاری مواصلات ئەدەن، پاری دەفتەری شیکات ئەدەن، پاری هاتوچۆ، زۆر پارە سەرفەکەن. ئەمانە دەسمایەکەیان ئەو پارانەیە کە لە بەزارە ئەگەڕێ و بە قەرزی ئەدەن بە خەڵک. ئەم قەرزانی کە ئیدەن بە خەڵک ئەگەر ئەوان نەفەقاتی قەرزەکەیان وەرنەگرنەوە تووشی ئیشکالە بن، چونکە زەرە دەکا مؤسساتی بانقی زەرە دەکا. ئەگەر وابێ جگەلەوەی کە ئێمە دواتر قسە لەسەر وەچی ئیستیثمارەکەی ئێکن بانک چۆن ئەتوانێت ئیستیثمار بکات لەگەڵ خەڵکە، ئەو موضوعێکی ترە. بەڵام گرنگ ئەوەیە بانک یا هەر مؤسسەیەکی مالی تر یا هەر دەوڵەمەندێک تەنانەت کەسێکی سەرمایەدار کاتێک قەرز ئەدا بە خەڵک، ئەو پاری قەرزەی کە ئەیدا بە خەڵک چەند خەرجی بوێ، چەند خەرجی دوێ. یعنی من پارەکانم لە بانقایە جەناب بدەی داوای قەرزەکەی، ئەڵێ کاک دکتۆر پێویستم بە 2 دەفتەرە، من ئەڵێم دەی باش وەڵای خۆ من سیارەم نییە، کوڕەکەم ئەنێرم لە بانک پارەکە بۆ هێنێ، کوڕەکەم ئەنێرم ئەچێ لە بانک پارەکە هێنێ 5,000 یا بە تەکسی لەم سەرەوە، 5,000 یا بە تەکسی لەو سەرەوە، ئەمە 10,000 دینار. دەفتەری چەکەکەی بیر چووە لەوێت چەکێکی بۆ سەرفەکەن با بڵین بە 1000 دینار، ئەمە 11,000 دینار کوڕەکە ئەچێ و هەتاوەکو دێتەوە کە دێتەوە من 11,000 دینار، ئەمە هیچ فائیدە نییە لە تۆم وەرگرتووە، ئەمە نەفەقاتی قەرضەکەیە، ئەمە سەرفی قەرضەکەیە، کەواتە تۆ 11,000 دینار ئەدەی بە من نەفەقاتی قەرزەکەی کە پێم داوی، من مستفید نەبووم لە پارەکە و ئینەما پارەکەم بۆ جەنابەت سەحب کردووە، ئەگەر تۆ نەبووی تا پارەکەم سەحب ناکرد. بانقی شوایە ئەو پارانی کە بانک ئەیدا بە خەڵک بۆی هەیە ئەو نەفەقانی ئەچێتە سەر ئەو دەسمایی کە ئەچێتە قەرزەوە، بانک بۆی هەیە وەری بگرێتەوە لە مقتەریض لەو کەسەی کە پارەکەی خەرج کردو، بەڵام بە مەرجێک
ئەمە ئیتر مەسەلەیەکی ئاینی ئەخلاقی ئەکەوێتە ئەستۆی بانک و ئەکەوێتە ئەستۆی ممەویلین. چۆن نابێ لە نەفەقاتی فعلی زیاتر بێ، ناکرێ ئێمە لە ژێر ناوی خەرجی قەرضە بچین قەرزارەکان بارکەین لە پارەی تر. بۆ نمونە من کوڕەکەم نارد چوو پارەکەی بۆ تۆ قەرز کرد هێنای، من بڵێ وڵای کاکە 50 دلاری تێچوو نەفەقاتی ئەم قەرزە. ئاخر ئەمە واقعی نییە، من ئەمەوێ بە ناوی نەفەقاتەوە سوو بخۆم بەڵام ناوەکەیم گۆڕیوە لێرە بە ناوی ڕسوم و بە ناوی مەصاریفەوە. ئەمە حرامە شەرعەن. مەجامیعی فقهی کە قسە لەسەر ئەم مەسەلەیە ئەکەن ئەڵێ ئەبێ ئەو خەرجیەی بانک وەرێگرێتەوە مقابلی نەفەقاتی فعلی بێ، ئەو پارە فعلیە بێ کە چووەتە قەرزەکە بەس ئەوە وەربگرێتەوە، بۆی نییە زیاد وەربگرێتەوە. فتوایەکی مجمعی فقهی ئیسلامی لە دەورەی پێنجەمیانە لە بەردەست مایەکاڵە إذا دعت الحاجة إلى تحصيل نفقات لتقديم عمليات القروض ومتابعتها وجب أن يقتصر فيها على التكاليف الفعلية لعملية القرض. واتا ئەگەر وا پێویستی کرد بۆ ئەوەی خەرجی قەرزەکان بۆ ئەوەی خەرجی کاری قەرزەکان بکەین و بە دواداچوونی قەرزەکان نەفەقەی پێویست بێ، مجمعی فقهی ئەڵێن وەجەبە، واتا پێویستە أن يقتصر فيها البنك، واتا وا پێویستەکە بانک چی بکە على التكاليف الفعلية لعملية القرض. أو أشتوانين بڵێن وجب أن يقتصر فيها، يا وا پێویستەکە کە چی بکرێ تەکالیفی فعلی ئەو نەفەقانی کە فعلی لە عملیە قەرزاتەنها ئەوە وەربگیرێت. ئەمە خاڵی یەکەم وەکو ملاحەزە لای بەڕێستان بۆ نەفەقاتی قەرض، کەواتە قەرضێک ئەگەر نەفەقەی بچێتە سەر بۆمان هەیە نەفەقەی قەرزەکە وەربگرینەوە. دووەم، هەر ڕسوماتێک لەسەر قەرض کەدا بنێ بە هەر ناوێکی ترەوە، چەند بارستایەکەی ڕێژەکەی کێشەکەی هەرچەند بێ حرامە. کەواتە هەر ڕسوماتێک بە هەر ڕێژەیەک لە 102 بێ، لە 101 بێ، لە 100 پۆینت بێ، لە 105 بێ، هەر چەندێک بێ ڕێژەکەی چەند کەم بێ، 1 درهم بێ. ئێمە کاتی خۆی قسەکەی عەبدوڵای کوڕی مەسعود بان باس کردمانە فەرمێ وەلەو کانە قەبضەة من علف، ئەفەرمێ ئەگەر مشتێک بڕێش بێ ئەبێ بەڕیبا، لەبەرەوە ڕسومات بە هیچ شێوەیەک ناچێتە قەرض، چکەوتمان قەرض وەچی ئیحسان پێی مەبەستە. ئینسان مەفروضە إحساني بيبكا وقاعدة كيشمان باس كتك كل قرض جر نفعا فهو ربا، هر قرضين جري منفعة بك بالربا حسابا. خالي سيم كأمل هميان قرنكترا وبداخة ولا همويشيان زياتر وجودي هي مسألة فوائدي تأخيرية. إصاب بنوك مؤسسات مالية فيربون كاتي قرضك أدن بكسيك بو أوي إلزامي كان بو أوي إجباري كان لسر أوي كلكاتي خويا قرضك بداتوا شرطێکی جەزائی لە قەرزەکەی ئەنووسێ ئەڵێ ئەگەر ئەم دانەوەی ئەم پارەیە لە کاتی خۆی تەخیر بێت ئێمە غەرامەی ئەەکەین. ئەم نیسبەی غەرامەیە سووە، ئەمە عینن ڕیباقی جاهیلیەتە، کاتی خۆی لە جاهیلیەتی عەرەبا ئێمە باسمان کرد، وتمان عەرەب کاتی خۆی کە قەرزیان ئەدا دوایی کابرای ئیجبارە کرد ئەیوب ئەگەر ئەم پارەیە تەخیر بێ من ئیضافی ئەخەمە سەر، کەواتە ئەمە ڕیبای جاهیلیەتی عەرەبە، هیچ خلافی تیانە. اینجا ئەمە بانک بیکە، کۆمپانیاکانی خانوبەرە بیکەن، معرەزی سیارە بیکە، کۆمپانیاکانی فرۆشتنی کەلوپەلی ناوماڵ بیکە، هەر جیهەتێک بیکە ئەمە ڕیبایە و ئەمە مەجالی مناقەشەی تیانە. بۆ دڵنیابوون لەم مەسەلەیە من فتوای هەر چوار مەزهەبەکەش زیاتر عولەمای قەدیم هەمویانم هێناوە و عولەمای معاصریش ئەهێنم، نەفسی فتواکان بۆ بەڕێستانە خوێنمەوە بۆ ئەوەی کە چکە دواتر من دێمە سەر ئەم مستەمسەکاتی قەرضانی کە حکومەت ئەیدا بە هاوڵاتی کە هەمووی ئەو پارەی تایە و هەموویشی حرامە. من بۆیە ئەم فتوایە نەنەقڵەکەم بۆی دوایی کەس نەڵێ وەڵا فتواکان لەسەر بابەتێکی ترە، باسی فەوائدی تەخیری ئەکەین، شەرتی جەزائی لە فەوائدی تەخیریە، واتە ئیلزامکردنی مقتەریض ئەو کەسەی کە قەرزەکەی لایە ئیلزامی بکەین بەوەی پارەکە لە کاتی خۆیان نەهێنێتەوە ئێمە غەرامەیکەین. قسەی ئێمە لەسەر ئەمەی ئێستا فتواکان عەرزی جەنابتانەکەم. طبعا ابن عبد البر کە قسە لەسەر ئەم مەسەلەیە ئەکا أفرمي أجمع العلماء من السلف والخلف، على علماء إجماعيان هي واتبا كويدن هيك كسي خلافي نيلا مسألة على أن الربا الذي نزل القرآن بتحريمه هو أو الرباية كقرآن آياتي لسرنا دخواره وحرامي كالكامبو أن يأخذ الدائن لتأخير دينه بعد حلوله عوضا عينيا أو عرضا. أما أو الرباية كخوا حرامي كانت قرآن آياتي لسرنا دخواره أن يأخذ الدائن ئەوەی کە قەرزەکەی داوە لتەخیری دەینه لە بەرامبەر دواکەوتنی وەرگرتنەوەی قەرزەکەیە بعد حلوله لە دوای ئەو کاتی کە پێویست بوو بدرێتەوە عوضا عینيا ئەو عرضا، یا عوضێکی عینی واتە شتەیەکی لێ وەربگرێتەوە
یا عرضێکی لێ وەربگرێتەوە کاتە پاری لێ وەربگرێتەوە یا سلعی لێ وەربگرێتەوە مەرجە جاری وایە تۆڵی من پاری لێ ناسەدمەوە شەرتە جەزائیەکە پارە نییە کە لێ ئەسەنیتەوە شتێکی کەی لێ ئەسەنی منفعەیەک بە تۆ ئەگا کە چووە قاعیدەی كل قرض جر نفعا فهو الربا عرض بێ یا عین بێ یا مال بێ هەمووی ڕیبایە کەواتە ابن عبد البر فەرمی ئەمە خلافی تیانە جەساس لعلماء أحناف أفرمي ولا خلافة واتا زانايان بوچونيان جواز نية أنه لو كان عليه 1000 درهم حالة أجر كابرا 1000 درهم قرزار بو كاتي دانوي 1000 درهم كهاتبو فقال قتي أجلي أزيدك فيها 100 قتي لم بوسط كي أخمسر أو أفرمي لا يجوز أفرمي أم طلب أجر نقدا إن فرزيك أجر مدينش طلبيك نقرز درك داوایکە ئەگەر کابرای قەرزدار خۆی داوایکە بڵێ بۆم زیادکە و ئەدەمێ ئێستا شەریکات ئیجباری قەرزارەکانەکەن ئەڵێ ئەبێ بمدەیتێ ئەڵێ ئەگەر خۆیشی داوایکە خلاف نییە لەسەرەوەی کە دروست نییە تحرير الكلام في مسائل الالتزام هي الحطابة حطابك لعلماء مالكية كان أفرمي إذا التزم المدعى عليه واتا المدين للمدعي واتا أجر مدين قرزارك التزامي أوي كرت خوي بابند كرت بو مرجي بو قرزارك خوي بابند كرت برمجي أنه إذا لم يوفيه حقه في كذا فله عليه كذا وكذا قلت أجر أم باريا من شو مجير باري أوي لقل قرز خاون قرزكيا وتم أجر لكاتي خويا أم باريا نهينا يوا أوت أدمه فهذا لا يختلف في بطلانه أما خلاف نية لويك أم عقد باطلة لأنه صريح الربا واتا أما الربا صريحة حنبل يكان ابن قدامي مقدسي للكافي للحنابلة أفرميتشي أجمع العلماء واتبزانا هاتشي مذاهب هيك نقل فتواك أكن هميان كسنالي فلان كسكلا هميان علينا إما إجماع معنا هي واتب بكوي دنك هاوراين لسر أما أجمع العلماء من السلف والخلف على أن الربا الذي نزل القرآن بتحريمه هو أن يأخذ الدائن لتأخير دينه بعد حلوله عوضا عينيا أو عرضا أما حمان فتوى كيك ابن عبد البر نقلي كردوتوا ابن قدامة نقلي كردوتوا لكتبي كافية أفرمي حرام أما وهو معنى قول العرب إما أن تقضي وإما أن تربي قال أمش قسكي عرب بكاتي خوي كأيان كرت يا أبي بارك بديتوا يا أبي زياتر بدي أفرمي أما قولي أما فتوى هرشوار مذهبك لعلماء سلف دين سر علماء خلف زانين آية قران كاري باري آبوري وداراي ودراو لا بازار كاني كارا تأسيدي كردوتا سر أم فتواي ككاتي خوي إجماعي لسر بوا مجمعي فقهي إسلامي كبي أو المجمع الفقهي الإسلامي كأم مجمع تابعي رابطي عالمي إسلامي إما دو مجمع مان هي المجمع الفقهي الإسلامي أما سرب رابطي عالمي إسلامية لقل مجمعي فقهي إسلامي كسرب منظمي مؤتمري إسلامية المجمع الفقهي الإسلامي كباس لما أكال الدوري ينزيها أفرمي وبعد البحث والدراسة واتا لدواي ليكولينو بدوا داشون قرر المجمع الفقهي بالإجماع كادم معاصرينش إجماع يعني هي لسر أما قرر المجمع الفقهي بالإجماع ما يلي يكم إن الدائن إذا شرط على المدين واتا خاون قرزكا أجر مرجي أوي لسر قرزارك دانا أو فرض عليه يا إجباري أن يدفع مبلغا من المال أجر باريكي بداتي غرامة مالية جزائية محددة أجر قرزارك خاون قرزارك إجبارك غراميكي مالي دياري كذا وبدا وبنسبة معينة والرجل غرامك دياري كرد إذا تأخر عن السداد في الموعد المحدد وتي أجلكاتي خويا ندايا وأبي أو نم بديته فهو شرط أو فرض باطل أم شرطي كدائن دائنه أم فرضي كدائن دائنه باطلة ولا يجب الوفاء به وكابري قرزار بيوسناك التزام كابدانا وأم قرزا ولا يحل حرامي شاقر التزامي بيوبكا سواء أكان الشرط هو المصرف أم غيره سواء أكان الشارط جاء مرجك كي داينا به مصرف واتا بنك داينا به يا غير بنك داينا به لأن هذا بعينه هو الربا الجاهلي الذي نزل القرآن بتحريمه أما نشتاكيد لسر أوا كانوا رباي جاهلية كقرآن حرامي كرت أم شرطبو كإسا أوان دايعني دواتر ألا نشي لقرارك يانا يجوز أن يكون الشرط الجزائي في جميع العقود المالية ما عدا العقود التي يكون الالتزام الأصلي فيها دينا ألين شرطي جزائي
لە هەموو گرێ بەستەمالیەکانە دروستە، بەڵام بە مەرجێک ئیلتیزامەکە قەرزی پارە نەبێ. چۆن؟ ئەوە بووکە لە دەرسی ڕابردووشە ئاماژەمان پێکرد شەرتی جەزایی دروستە من دایبنێم لەسەر مەقاول دایبنێم. چۆن؟ من پرۆژەیەکم هەیە ئەیدەم بەکردن، ئەمەیە مەکتەبێکم بۆ دروستکەن کە ئەم تەندەرە ئەدەم بە مەقاولەکە، من پێی ئەڵێم لە ماوەی 6 مانگە ئەمەوێت تەواو بێ، و پێی ئەڵێم هەر ڕۆژێک تەخیر بێ ئەم مەکتەبە دروستکردنی من ڕۆژی $1000 غەرامی مەقاولەکە ئەەکەم. ئەمە شەرعیە. بۆ؟ چونکە من قەرزم لای مەقاولەکە نییە، ئیشم لای ئەتی، غەرامی ئیش دروستەش غەرامی قەرز دروست نییە. بەس مەقاولەکە ناتوانێت بە حکومەت بڵێ ئەگەر سلفەکە دواکە و من غەرامی پارەکە ئەەکەم. ئەمە دووشتی جیاوازن. وتمان ئەگەر کەسێک ئیشی لای کەسێک بێت تۆ ئەتوانی غەرامی ئیش بکەی، بەڵام غەرامی پارە ناکرێت. لەبەرەوە ئەمان لە فەقەری دووەمی بڕیارەکەیانە وا ئەڵێن شەرتی جەزایی لە هەموو معاملاتی و عقودی مالیە دروستە، بەڵام بە مرجێک طرفی علاقەکە قەرز نەبێ، قەرزی پارە نەبێ. فإن هذا من الربا الصريح، چونکە ئەگەر پارە بوو ئەو شتێکە غەرامە ئەکرێ ئەمە ڕیبایە. وبناء على هذا لا يجوز الشرط الجزائي، کەواتە شرطی جەزایی لە قەرزە بە هیچ شێوەیەک دروست نییە. مثلا بنمونە خۆیان چی باسەکەن؟ في البيع بالتقسيط، ئەوەی کە دەرسی ڕابردوو وتمان ئەگەر کابرا بە گوژمە شتەکەی کڕی بوو، بە قیست شتەکانی کڕی بوو، قیستەکان جائز نییە پاری بچێتە سەر. وەک ئێستا کۆمپانیەکانی خانوبەرە، کۆمپانیەکانی سیارە فرۆشتن لەگەڵ مؤسساتی بانکی کە قەرز دەدەن بە حاوڵاتیان، ئەمانە دروست نییە بسبب تأخر المدين عن سداد الأقساط المتبقية. ئەگەر هاتوو مدین کابرای قەرزار لە دانەوەی گوژمە قەرزەکانە تأخیر بوو، سواء كان بسبب الإعصار أو المماطلة. اینجا کابرا چی ئیعساری هەیە، واتە چی دەستکورتە و ناتوانێ چی پارەکەی گرتووە و نایداتەوە، لە هیچ کام لەم دوانەیە دانانی شەرتی جەزایی دروست نییە. مجمعی فقهی ئیسلامی کە سەر بە منظەمەی مؤتەمەری ئیسلامین ئەمان ئەڵێن چی لەبارەی ئەم مەوزوعەوە لە دەوری 12یانە ئەڵێن إذا تأخر المشتري المدين، واتە کڕیارە قەرزارەکە تۆ چیشتر کڕیوە لە بانک، ئێستا تۆ قەرزانی بانکی و تۆ پارەت نییە بیدەیتەوە، تأخیر بووی في دفع الأقساط بعد الموعد المحدد، لدانوي قسطكانا لدواي كاتي دياري كراوي خوي، فلا يجوز إلزامه أي زيادة على الدين بشرط سابق أو بدون شرط. دروستني بهيت شويك زياد لقرزكي ليب سنيتوا شي شرط يكهبوا بيه لعقدك يا كاتي خوشتكي بيك الريوة يا أجر شرط نبو بيه، لأن ذلك ربا محرم، چونك أمر ربايكي حرام. فتوى ترزول لبردسها لو زيادة سرطان ناشينا بلام هل برزيكي كبيرة. هرشي مؤسساتي بانكي هي متفقا لسر أما، هرشي مؤسساتي بانكي إسلامي، هرشي مجامعي فقهي مؤسساتي أوانيك أهلي خبرة واقتصاد لما مسألة بيان واي أم شرط جزائيانا حرام. باش أجر عقدك شرطي كي واي تيابو وكو أويك زور بي عقدكاني أمر الحكومة أم شرطاني تياي أم كات حكمي تيا جمهوري فقهاء لسر أوان عقدك باطلة، واتهم أو عقدانا نا شرعين وحرام وناب إنسان كان بيان كان أجر كرديان عقد كان باطل وأبي حلب وشينوا. بابتي كي ترحيا وردكاريكي جوازي بلام زور وردي هي لقل أم مسألة أوش شيء كابرايا كي قرزار مان هي قرز مان لايتي، بس أم كابرايا معسر نية باري هي بيداتوا، بس إنساني كي بطماعة مشاريعي زورة باركي إيما يقرتوا خستويتها مشروعي استثمارية دسي إيما يقرتوا داوای پارەکەی لەکەینەوە نایداتەوە. ئێمە بەهۆی ئەم قەرزەی کە کەوتە لای ئەو بۆ ماوەیەکی زۆر نەیدایەوە تووشی زەرەر بووین. ئایا شەرعەن ئێمە بۆمان هەیە داوای تەعویزی زەرەرەکە بکەینەوە لەم کابرایە؟ طبعا علەما لێرە وەلو خلافێکی بەسیط هەیە، بەڵام جمهوری فقها ئەڵێن هەر قەرزارێک بەناحەق قەرزی خەڵکی گرت نەیدایەوە وخاون قەرزەکان زەرەرەومەند بوون لە دەرەنجامی ئەم کاری ئەم خاون قەرزەکان بۆیان هەیە داوای تەعویزی زەرەرەکانیان کەنەوە. جا من ئێستا پێتان دەڵێم جیاوازیەکانی ئەم تەعویزە لەگەڵ ئەوەی ترا چییە کە شەرتی جەزائیە. خاڵی یەکەم حکوومەت یا هەر موئەسسەیەکی بانقی تر کە شەرتی جەزائی دائەنێ کە لە عەقدەکەیە ئەنووسێ غەرامەی تەخیری قەرزەکە لە سادەیە، حکوومەت ئەم شەرتە دائەنێ احتیمالی زەرەری داناوە، شەرع تعامل لەگەڵ احتیمالا ناکە. ئەوەی ئێمە باسیەکەین لە تەعویزەکەیە زەرەرێکی فعلی واقعە، کەواتە ئەمە جیاوازی یەکەم.
يعني ئێمە نابێ بۆ زەڕەری احتیمالی غەرامەدا بنین لەوانەیە زەرەرکەی ئیچی ئەڵێ زەرەرەکەی تۆ بۆچی لە بیدایەت شەرتەکەت داناوە لەوانەیە زەرەر نەکەی کەواتە فەرقی ئەم حاڵەتە لەگەڵ حاڵەتی ئێمە باسیەکەین ئەوەی مؤسساتی کەن ئەمڕۆ متداولە ئەمە بە احتیمال تعویزیان داناوە بە احتیمال فائیدەیان داناوە بۆ چکاگە زەرەرەکە ڕووی نەدا وەرت گرت بوو بە فائیدە نەبوو بە تعویز بەزەکە زەرەر بوو وەرت گرت بوو بە تعویز نەبوو بە فائیدە فەرقیان چییە ئەو ڕەسمالەکە زیاد دەکات لە پارەی قەرزەکە و ئێستا وایە ئێستا حکوومەت کە پارەکەی وەرەگرێتەوە نەقدەن پارەکەی خۆی وەرەگرێتەوە ئەگەر ئەقساتەکانیش تەخیر بن سەرەڕای وەرگرتنەوەی پارەکە چیەکە پارەیەکی زیادە وەکو غەرامە ئەسەنێ ئەو مەبەستی ئێمە نییە مەبەستی ئێمە ئەوەیە کابرا کە پارەکە ئەداتەوە ڕاستە پارەکە دێنێتەوەکو خۆی بەڵام ئەم کابرایی کە قەرزەکەی لایەتی زەرەرەومەند بووە لە گرتنی پارەکەی ئەویش بەبێ هۆ پارەکەی گرتووە کەواتە لێرە ئەم زەرەرێکی واقعە ئەو زەرەرێکی محتەمەلە خاڵی دووەم لە شەرتی جەزائیە ئەمەی کە ئەمڕۆ متداولە ڕێژەی شەرتەکە دیارە بۆ نمونە حکومەت لە ١٠٠ لە ١١٢ ئەسەنێ بەڵام لە زەرەرەکە یا ڕێژەکەی دیاریکراو نییە ڕێژەکەی پابەندە بە ڕێژەی زەرەرەکەوە ئەگەر کابرای خاوەن قەرز زەرەرەکەی لە ١٠٢ قەرزارەکە لە ١٠٢ ئەگەڕێتەوە ئەگەر لە ١٠٥ لە ١٠٥ ئەگەڕێتەوە ئەگەر لە ١٢٠ لە ١٢٠ ئەگەڕێتەوە ئەگەر لە ١٠٠ پوینتە گێڕێتەوە ئەمەی حکومەدەیکا ڕێژەی دیاریکرا و غەرامە ئەسەنێ کەواتە ئەوە ناچێتە خانی قەرەبووەوە قەرەبووکردن نییە خاڵی سێیەم ئەوەی کە حکومەت دای ئەنێ غێر قابل للتعدیلە اتفاقی هەردوو تەرەفەکەیە من چون پارەکەم لە حکومەت وەرگرتووە و من خۆم ئیلزام کردووە بۆ پارەی کە حکومەت گوتوێتی قبوڵم کردووە تەوقیعم کردووە کە من لە ١١٢ غەرامەی تەخیری ئەدەم ئەگەر پابەند نەبووم بەدانەوەی قەرزەکەەوە ئەمەی تر نە من دای ئەنێ نە خاوەن قەرزەکە دای ئەنێ لە تعویضە کەسمان داینانی کێ دایەنێ حەکەمێکی وەسەط دای ئەنێ یا محکەمە دای ئەنێ محکەمە بەپێی تەخمین دای ئەنێ مەقتوع نییە ئەم زەرەرە ئەم دەرەجەیە مەقتوع نییە ئەو تەخمینەکە ئەڵێ کاک دکتۆر خالید بۆ نمونە من خاوەن قەرزەکەم ئەڵێ توانی پێمان بڵی چۆن زەرەرت کردووە من ئەوراقەکانی خۆم دێنم مستەنەداتەکانی خۆم دێنم ئەڵم جەنابی قازی 1 2 3 4 بە بۆنی گرتنی پارەکەوە من ئەم شتانە هەمووی زەرری کرد بۆم نەکرا ئیشەکە زەرەر هاتە پێش چەندێکە قەرەبووی زەرەرەکەی من محکەمە دیاری ئەەکە من ناتوانم فەرزیکەم بەسەر کابرای قەرزارە کابرای قەرزاریش بیناءن لەسەر قەراری محکەمە ئیلتیزامەکە بە قەرزەکە کەواتە مەجالی دەستکاریکردنی تایە و ئەمە بەپێی ئیتیفاقی ئێمە نییە قەراری محکەمەیە خاڵێکی تر لە جیاوازیەکان ئەوەیە لە غەرامی تەخیریە حکوومەت بە هیچ شێوەیەک یا بنووک بە هیچ شێوەیەک ئاوەڕ ناداتەوە لە پاساوی دواکەوتنی دانەوەی پارەکە ئەگەر من نەمبوو وەغانی بەنیش خەڵک نیەتی کە نایداتەوە حکوومەت مماتیل بێ واتە هەی بێ و نەیدا یا نەیبێ و بۆی نادرێ حکومەت هەر غەرامی ئەکا ئەوەی کە ئێمە باسیەکەین لە یەک حاڵەتا تعویزەکە ئەداتەوە ئەگەر هەیەی و نایدا بەپێی ئەو حەدیثی کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لي الواجد يحل عرضه وعقوبته ئەو کەسە هەیەی پارەی هەیەی و نایدا یعنی ئەو بە ئارەزوومەندانە نەیداوەتەوە پارەکەی من و منی تووشی زەرەر کردووە بەڵام ئەگەر کابراوتی والله جەنابی قازی نم بۆ بیدەمەوە ئەمەیە کە خوای گەورە پێی ئەفەرمێ وئین کان ذو عسرة فنظرة إلى ميسرة لەبەرەوە ئەمە ناکرێت بە هیچ شێوەیە من زەرەریشکەم بۆم نییە غەرامی لێ بسەنم و بۆم نۆ تعویزیشی لێ بسەنم بەس ئەگەر مماتیل بێ عقوبەی ئەدەین تعویزەکەی لێ ئەسەنینەوە خاڵێکی تر لە جیاوازیەکانی ئەوەیە لە شەرتە تەخیرێکەیە وەکو عەرزم کردن فائیدە چۆتە سەر پارەکەی من ئەمە لەگەڵ قاعیدە شەرعیەکەیە کە وتمان كل قرض جر نفعا فهو ربا لەگەڵ ئەم قاعیدەیە دروست بوو ئەمەی تر ئەو قاعیدەیە دروست ناکا بۆ چونکە من قەرزەکەم لەم یەجر نەفعا قەرزەکەی من سوودی ڕانەکێشاوە قەرزەکەی من لەگەڵ قەرەبووەکەی وەرم گرتووەتەوە هەمان پارەکەی خۆم چۆتەوە مایەکەی خۆی کەواتە ئەم جیاوازیانە هەیە لە نێوان وەرگرتنەوەی تعویض لە قەرەبووی زەرەری قەرزە لەگەڵ غەرامەیەکی تەخیری ئەم پێنج جیاوازیە هەیە با تێکەڵ نەکردن لەگەڵ یەک بۆیە بە هیچ شێوەیەک غەراماتی تەخیری دروست نییە ئەوەی حکومەت ئەمڕۆیکا غەراماتی تەخیریە باش ئەو قەرزانی حکومەت تا ئێستا ئەیدا بە مستەهلیک قەرزەکان چین من ئەمە سەنەدی قەرزەکانی حکومەتەکە هەیە
من ئێستا بنوودەکانی عەرزی بەڕێستانەکەم بۆ ئەوەی خۆمان بتوانین حکم بدەین لەسەر ئەوەی چونکە ئەم مۆزوعانە ضرورە لای هەموو خەڵک ڕوون بێت تا ئێستا خەڵک سلفەی عقار چەند ساڵە حکوومەت ئەیدا خەڵک ڕۆژانە پرسیارەکە ئەم پارەیە حەڵاڵە یا حەرام. من ئێستا بەندی قەرزەکان تەرحەکەم بۆ ئەوەی کە خەڵک بزانێ ئیشکالی ئەم قەرزانە لەکوایە و ئەگەر ئیشکالی تیانی لەکواتیای نییە. تاکە قەرزێک کە حکوومەت ئەیدا سولفۆ و پێشینەیە کە حکوومەت ئەیدا سویتیانیە پێشینەی هاوسەرگیریە. ئەمە ڕێنمایەکانی دارایی ژمارە 19 بۆ پێشینەی هاوسەرگیری. بڕگەکانی بڕگەی یەکەم ئەو بڕگانی پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە من ئێخوێنمەوە بۆ بەڕێستان بۆی ڕوونی بکەینەوە کە بۆچی ئەمانە ئیشکالی تیانە. بڕگەی یەکەم زیادکردنی پێشینەی هاوسەرگیری لە بڕی 1 ملیۆن دینار بۆ 5 ملیۆن دینار بۆ فەرمانبەران و کارمەندانی هێزەکانی ئاسایش و ناوخۆ پۆلیس و ئاسایش و پێشمەرگە کەواتە ئەم بڕگەیە باسی زیادکردنی پێشینەکە ئەکا ئەمە ئیشکالێکی تیانە. لە بڕگەی حوتە ئەڵێ دەبێت ئەو فەرمانبەری کە پێشینەکە دەیگرێتەوە کەفیلی هەبێت و کەفیلەکەیشی فەرمانبەر بێت. ئەمە شەرتێکی زۆر شەرعیە بۆ چونکە حکوومەت بۆ زەمانەتی وەرگرتنەوەی قەرزەکەی پێویستی بە کەفیلە دواتر کەفیلەکە بێ فەرمانبەریش بێ بۆ دوای حکومەت یەکسەر لە معاشەکەی ئەی بڕێ. بەڵام ئەگەر فەرمانبەر نەبێ خو حکومەت کابرا ناهێنێ بیکاتە ژوورە و سژنی کا لە بەرووی پارەکەی لێ بسەنێ. ئەم بووە بە کەفیلی کەسێک کە قەرزاری حکوومەتە حکومەت پێی وتو ئەم کەسە قەرزی ئەدەینێ ئێمە تۆ ئەبی بە کەفیلی وتوێتی بەڵێ کە کاتێک ئەسیل ئیلتیزام ناکە قەرزارەکە خۆی ئیلتیزام ناکە بە پارەدانەوەکە کەفیلەکەی زامینە. ئەو کاتە حکومەت معاشی کەفیلەکەی لە بەری کابرا وەرەگرێ کەواتە ئەمەی حکومەتێکا شەرتێکی شەرعی ئیشکالی تیانە. لە بڕگەی دەیە ئەڵێ ئەو فەرمانبەرەی کە پێشینەی هاوسەرگیری وەرگرتووە و پشکەکانی ئەم پێشینەیەی نەگەڕاندەوە واتە قەرزارەکە ئیلتیزام ناکا بەدانەوەی قەرزەکە لەو حاڵەتەدا دەبێت کەفیلەکەی هەڵبسێ بەدانەوەی پێشینەکە بە هەمان شێوەی کە لە خاڵی نوێی سەرەوەدا هاتووە کەواتە کەفیلەکەی لە خاڵی نوێ باسی شێوازی دانەوەی قەرزەکە ئەکات چۆنە و چی نییە ئەڵێ کەفیلەکەی بە هەمان شێوەی قەرزارەکە خۆی کەواتە کەفیلەکە چێتە جێی قەرزارەکە ئەو بڕەپارەی کە پێویستە قەرزارەکە بیداتەوە کەفیلەکە ئەیداتەوە. ئەمە دەقاودەق کارێکی شەرعیە و ئەسڵی فکرەی کەفالەتی قەرز بۆ ئەمە دانراوە. لە بڕگەی چوارە ئەڵێ پشت بە بڕگەی دووەم لە ڕێنمایەکانی ژمارە 16 ساڵی 2009 بڕیاردرا بە هەموارکردنی ڕێژەی لە سا دوی پێشینەکە کاتی خۆی لە سا دوی لەسەر بوو پێشینەکە بەڵام جێی دەستخۆشی بوو بۆ مامۆسایانی بەڕێز مامۆسایانی ئاینی یەکێتی زانایان و لیژنەکانی فتوا و لیژنەی باڵای فتوای هەرێم کە مفاتەحی حکوومەتیان کرد بەلادانی ئەم پێشینانە حکومەت بە سوپاسەوە پێشینەکەی لادا و ئەمە خۆی ئەڵێ لادانی ڕێژەی لە سا دوی پێشینەکە کە دەکاتە 100,000 دینار پێشەکی و بە یەک جار لە بەری پێشینەکە وەردەگیرێت لەلایەن وەزارەتەکان و فەرمانگەکانی حکوومەتی هەرێم و ڕەوانەی کۆمپانیای دڵنیایی عێراقی دەکرێت. ئەو 100,000 وەرەگیرا لە پێشینەی هاوسەرگیریە ئەدرا بە کۆمپانیای دڵنیایی واتە تەئمین وەکو تەئمین دائەندا. طبعا تەئمینەکەش مشکلەی تیا بوو تەئمین مشکلەی شەرعی تایە دوای حکومەت لە ڕێنمایەکانی ترا ئەمەیشی معالەجە کرد و چارەسەری کرد. من ئەمە دواتر ڕێنمایی دارایی ژمارە 20 هەستە بارد بە پێشینەکان کاڵێ خرجکردنی پێشینەی هاوسەرگیری بە بڕی 5 ملیۆن دینار بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەواتە تەعمیم کرا ئەو کاتە هەر بۆ کارمەندان و مۆزەفین بۆ ئەمجارە تەعمیم کرا لە کاتی مردنی داواکاری پێشینەکە واتە ئەو کەسی کە سولفەی زەواجەکەی وەرگرتووە مرد ئەڵێ میراتگری دەبەخشرێت واریثەکانی لە قەرزەکە ئەبەخشرێن لە بری پێشینەکە کە تەسدیدی نەکراوە وەکار بە ڕێنمایی ژمارە 16 ساڵی 2009 ناکرێت تایبەت بە دڵنیایی پێشینەی هاوسەرێتی و ئەو بڕانی کە وەرگیراوە لە بەرواریەکی 2011 و بۆ ئەو مەبەستە بۆیان بگەڕێندرێتەوە. دوای بەنەسێکی سەریح ئەڵێ بڕی پێشینەی خاڵی یەکی سەرەوە هیچ سوودێکی ناکرێتە سەر. ئەمە زۆر واضحە بەوەی نەکەفالی تایە و نە غەراماتی نە ڕسومی تایە نە غەراماتی تاخیریشی تایە. دواتر بۆ تەئمینەکە حکومەت بڕیارێکی زۆر معقولتریدا بڕیاریدا ئەڵێ کار دەکرێت بە خاڵی 15 ڕێنمایی دارایی ژمارە 20 تایبەت بە دڵنیایی پێشینەی هاوسەرگیری و کار ناکرێت بە بڕگەی چوارەمی ڕێنمایی دارایی ژمارە 19 ئەوەی کە ئێستا عەرزمکردن کادێ بە کۆمپانیای دڵنیایی حکومەت ئەمە هەڵەوەشێنێتەوە ئەڵێ چی وەگەڕاندنەوەی بڕی پشکە وەرگیراوەکانی دڵنیایی لە بەرواری یەکی 2011ەوە واتە زیاد دەکرێت بۆ سەر بڕی پێشینەکە و لەلایەن کۆمپانیای دڵنیاییەوە چارەسەر دەکرێت کەواتە 100,000ەکە ئەخرێتەوە سەر بڕی
گوژمە دراوەکان وەکو تەمینات نامێنێ کۆمپانیای دڵنیای ئەگەڕێتەوە سەر بڕەکان بە هیچ شێوەیەک ئیشکالی تیانەما کەواتە ئێستا پێشینێ هاوسەرگیری بەپێی ئەم بنەما و ڕێنماییانی کە حکومەت ئەیدا هیچ ئیشکالێکی شەرعی تیانە کە دینە سەر پێشینی خانوبەرە کە ئەمە لەوە ئەچێ ئاڵۆز بێ لەوانی کە زیاتر ئاڵۆزی تیا بێ بڕی قەرزەکەی طبعا ئەمە ڕێنمایەکانە لە بەردەستی منە ڕێنمایی دارایی ژمارە 44 ساڵی 2008 ئێستا دێن بە تەدریج لەگەڵ ڕێنمایەکانە بڕی قەرزەکە طبعا حکومەت بیدایەت 12 ملیۆن دینار بۆ فەرمانبەران و هاوڵاتیان ئەوانی زەویەکانیان کەوتۆتە ناو شار ئەمە بڕی قەرزی سولفەی عقارەکەی کە حکومەت خەرجەکە لە بەرگەی شەشاڵێکی ڕێژەی لە 102 ڕەسیدی قەرزەکە وەردەگیرێت وەک خەرجیەکانی کارگەڕی کەواتە ئەمە ڕیبایە ڕێژەی لە 102 ئەمە کە حکومەت وەریگرت ئەمە ڕیبا بوو ڕێژەی سوودی دواکەوتن جگە لەم ڕیبای لە 102 فەواعیدی تاخیریشی تایە لە 100 لەسەر ڕەسیدی قەرزەکە کەواتە بەپێی ڕێنمایەکانی ژمارە 44 2008 لە دوو لاوە حرام بوون ئەمە یەکەم فەواعیدی تاخیری تایە دووەم ڕیبایشی تایە ڕسومی تایە کە حکومەت وەرێگرێ بەرگەی سێباسی ئەوواکە کە کەفیلێکی هەبێ باش ئەگەر کەفیلی هەبێ بۆ فەوادی تاخیری بدات بۆ وەک ڕێژەی هاوسەرگیریەکەی لێناکرێ گەڕانەوەی پێشینەکە بۆ ماوەی 15 ساڵ دەبێت تا 20 ساڵ طبعا ئەم پێشینەیە مەودای زۆرە پێشینەی وەرگرتووی پێشینەوەی خانوبەرە مەودای لە 15 ساڵ تا 20 ساڵ ئەڕوا واتە 20 ساڵ ئەگەر 20 ساڵ حسێ بکەین چەندێکەکە حکوومەت ئەوەنە جار معاملەی وەرگرتنەوەی قەرەبووەکە بۆ هاوڵاتی ئەکات لە ڕێنمایی دارایی ژمارە 4 ساڵی 2010 حکومەت ئەڵێ چی لابردنی طبعا ئەمەش دیسانەوە بە سوپاسەوە یەکێتی زانایان و مامۆسایانی ئاینی هاتنە سەر قەد و حکومەت گوێی بۆ گرتن ئیستیجابەی هەبوو ئەمەی لابرد لە بەرگەی یەکە لە ساڵی 2010 حکومەت چ بڕیارێکیدا لابردنی ڕێژەی لە 102 خەرجیەکانی کارگەڕی واتە ڕێژەی لە 102 کە ئەمە ڕیبا بوو لاچوو لەسەر پێشینەوەی خانوبەرە دوم پێشەکی ئەم بڕانی خوارەوە وەربگیرێت وەک خەرجی جۆراوجۆر بوو مەبەستەکانی کرێ لیژنەکانی پشکنین چاپەمەنی گواستنەوە حکومەت بڕی 250,000 دینار بۆ ئەوانەی پێشەکی بە بڕی 12 ملیۆن دینار وەرەگرنداناوە و 200,000 دینار بۆ ئەوانی 9 ملیۆنیان وەرگرتووە کەواتە حکومەت لە 102کەی لابرد لە جیاتی لە 102کە 250,000 دیناردا ئەنێ وەکو ڕسومات ئەم ڕسوماتانە وەکو عرضم کردن ئێمە ئەقل تەقدیر ئەگەر دای بنین حکومەت پارەکە بە 15 ساڵ وەربگرێتەوە 15 ساڵەکە چەند مانگەکە 180 مانگەکە ئەگەر بە 20 ساڵ وەری بگرێتەوە 240 مانگەکە حکومەت چەند وەرەگرێت لە بری 240 مانگە 250,000 دینار واتە مانگی چەند ئەکا مانگی 1000 و کەسرێک ئەکا من ئەوەی لەگەڵ ئەو بەڕێزانی کە مهتەمن بە مۆزوعە و مطلعین لەسەری ئەڵێن کاک دکتۆر ئەو پارەی حکومەت سەرفی ئەکا زۆر زیاتر لەوەی کە وەرەگرێتەوە بە مەساریف چونکەڵێن مانگی ئەگەر حکومەت 1000 و ئەو کەسرە وەربگرێتەوە ئێمە لیجانی کەشف و ئەو مۆزەفانی کە مختەسن و ئەوانی چەک ئەکەن و ئەوانی ئەم پارانە حواڵە ئەکەن و ئەوانی ئەڵێن مەساریفێکی زۆر ئەچێت ذیمەی بانک کەواتە ئەم پارەی کە دانراوە وەکو مەساریفێکی فعلیە ئەوەی کە من مطلعم و ئەوەی بەدواداچوونم بۆ کردووە وەلەوانەیە حکومەت متەضەرریش بێ بەڵام وەکو عرضم کردن فی النهایە حکومەت خۆی بەرپرسیارە لەمە کە ئیکا کە دینە سەر ڕێنمایەکانی ژمارە 11 هەر سەبارەت بەم مۆزوعە طبعا زیادکردنی پێشینەکە ڕێنمایەکانی ژمارە 11 کە ساڵی 2010 دەرچووە دیسانەوە باس لەوەکە زیادکردنی ڕێژەکە باسەکە بڕی 300,000 دینار پێشەکی وەردەگیرێت وەک خەرجی جۆراوجۆر طبعا کە حکومەت ڕێژەی پارەکەی بەرز کردوێتەوە لە 12 ملیۆن بۆ 15 ملیۆن مەساریفەکەشنی چی لێ کردووە بەرز کردوێتەوە بۆ چکە مەساریفەکان کە پارەکە زیادەکە دانەوەی قیستەکانیش دوایی زیادەکە مانگی دانەوەی قیستەکان زیادەکە لەبەرەوەی حکومەتیش پارەکەی زیاد کردووە ڕێنمایی ژمارە 14 ئەمیش دیسانەوە ئەوەی کە گرنگە لێرە ئەڵێ ڕێژەی سوودی دواکەوتن لە 100 دەبێت لەسەر ڕەسیدی قەرزەکە ئەمە ئەوەیە کە ئێمە لێ ئەترسین ڕێژەی سوودی دواکەوتن واتە ڕیبای تەخیری ئەمە نەسی ئەو ڕیبایەیە کە عولەما هەر چوار مەزەبەکە و مەجامیعی فقهی ئێستا وتیان ئەم ڕیبایە حرامە ئەم قەرزە حرامە عەقدەکە باتیلە ناتوانانی ئیلتیزامی پێوە بکەیت لەبەرەوەی حکومەت ئەمەی ثابتە لا یەزال لە سلفەی عەقارە ئەمەی حکومەت ثابت کردووە و ئەوەی ئەمڕۆ
لە پارەی سولفەی عقار واتا پێشوونی خانوبەرەیە ئەوەی ئەمڕۆ گرفتە بریتە لە غەرامی تەخیری کە حکوومەت بە نەس ئەڵێ لە سەتادا غەرامەی تەخیری ئەچێتە سەر دواکەوتنی دانەوەی قەرزەکە ئەمە باڵتیلە و ئەم عقدە ئەکا بە عقدێکی ڕیبەوی و حرامە خەڵک ئیلتیزام کا بەم عقدەوە باش کەواتە لێرە ئەو خەڵکانی کە ئەم پارەیان وەرگرتووە ئەمڕۆ ئەرکی حکوومەتە بەوەی حکوومەت ئەم شەرتە بگۆڕێ و ئەم شەرتە ئاسانکاری بکە بۆ خەڵک لەبەری ئەم شەرتە شەرتێکی ڕیبەویە و مەفروزە مامۆسایانی بەڕێز یەکێتی زانایان لیژنەی باڵای فتووە بێنە سەرخەت لەم مۆزوعەیە چونکە ئەمە وەکو عەرزم کردن ئەمە قسەی من نییە قسەی کەسێک نییە ئەمە قسەی هەر چوار مەزەبەکەیە کەواتە هەر خەڵکی خۆی بە دیندارە زانێ لەم هەرێمەیە مەفروزە ئەم شەرتە قبوڵ نەکا لە بەو شێوەی کە هەیە ئەوجا نەک ئێستا لە پێشینی خانوبەرەیە لە زۆربەی بانقەکان لە زۆربەی شەریکات ئەو شەریکاتانی کە مستەثمیرن کۆمپانیەکانی خانوبەرە و وەبەرهێنان کە دواتر ئەمە عقودەکانی ئەوانیشە لە زنجیری داهاتوە قسەی لەسەرەکەین ئەوانیش دەیسانەوە تێوە گلاون لەم شەرتەوە ئەم شەرتە شەرتێکی ڕیبەویە چارەسەرکردنیشی زۆر ئاسانە بۆ حکومەت ڕەهنی هەیە و کەفیلیشی هەیە ئەتوانێت چۆن لە پێشینی هاوسەرگیریە کەفیلەکەی ئیلزامەکە بۆی پارەکە بداتەوە ئەگەر حکومەت لە فەوتانی پارەکانی ئەترسێ کەفیلی موەزەف وەربگرێ یا ڕەهنی عقاری وەربگرێ لە مقابلی ئەوەیە بۆ ئەوەی کە ترسی نەمێنێت لە ڕاوکەی نەمێنێت لە فەوتانی قەرزەکانی بۆیە بەڕێزان ئەمە بەرپرسیارەتی هەمومانە بە تایبەتی حکوومەت و بە تایبەتی زانایان و دواتر خەڵکانی چونکە بۆ خەڵکیش بەرپرسیارە بەڕێزان تۆ کە ئەزانی تەعامل لەگەڵ دامەزراوەیەکی دارایی ئەکەی لەم وڵاتە کە عقدەکەی وەرئەگری غەرامەی تەخیریتیان لی مەکڕا بۆچی لەگەڵ مەعرەزێک تەعامل ئەکەی غەرامەی تەخیری وەرەگرێ ڕیبا وەرەگرێ بۆچی لەگەڵ کۆمپانیایەک تەعامل ئەکەی غەرامەی تەخیری وەرەگرێ ئەمە کارێکی ناشەرعی ئەو ئازادە بیکە بەڵام من ئەگەر حساب بۆ دینەکەم حساب بۆ قیامەتی خۆمەکەم من مەفروزە مولتەزیم بم بە ضەوابیتی شەرعی لە کاروبار و مامەڵەکانی و کڕین و فرۆشتنمە بەمە دێمە کۆتایی بابەتەکەم بۆ ئەمڕۆ لە دەرسەکانی داهاتوە ئینشاءالله زیاتر درێژەوە باسەکەمان دەدەین ئەگەر هەر بەڕێزێک پرسیارێک تێبینیەک سەرنجێک پێشنیار ڕەخنەیەکی هەیە لە خزمەتتانن پێشەکی دەست خۆشکەریەکی باش لە کاکتۆرەکەم بۆ ڕوونکردنەوەی کە دای تەنها دوو پرسیاری سەری ئەمەیە لەسەر غەرامەی تەخیری هیچ جیاوازیەک هەیە لە نێوانی ئەوەیە کە حکوومەت بیدا یان کۆمپانیایەک و خەڵکی گشتی بیدا چونکە وازانم هەندێک لە مامۆستایانی بەڕێز جیاوازیان کردو لە نێوانی پێدانی یاوەکو بڵێن غەرامەی تەخیری کە حکوومەت بیدا یاوەکو بڵێن کۆمپانیایە یاوەکو شەخصێک بیدا بەنسبەتی ڕسوماتیشەوە کە جەناب فەرموود ڕسومات سەبارەت بەوەی کە حکوومەت دایناوە 250,000 دینارە و لەوەی ڕێژەیەکی کەم بێ لەبەرەوەی کە حکوومەت موظفی هەیە ئایا جەنابەت بەنسبەتی موظفینی حکوومەتەوە کاتێکە حکوومەت ئەگەر بێت و ئەو مۆضوعەش نەبێ بۆ خۆی هەر مۆظفی نییە بۆ بانقەکان ئەو کار ئەو معاشە هەر نادە یا بڵێن مۆزەفەکان معاشی تایبەتی خۆیان نییە یان خاص گیراون بۆی کە ئەمی شوکاری عقار بن بەڕێوە یاکو بڵێن قەرز بن بەڕێوە لەم حاڵەتە فەرخێ بە نیسبەتی ڕسوماتەوە یاننا زۆر سپاس سەبارەت بە غەرامەی تەخیری زانایان واضح بوون لەم مەسەلەیە حکوومەت موسساتی بانکی چێ مەسەلەن کۆمپانیا بێ چی دەستگایەک و دامەزراوەیەکی ئەهلی بێ ڕیبا فەرقی نییە هەر کەسێک بیدا پارەی حکوومەت ئێمە پارەکە معاملاتی مەصرفی یا معاملاتی دارایی علاقەی نییە بە ذیمەی شەخصەوە علاقەی هەیە بە طەبیعەتی پارەکەوە ئێسێمە کە داوای زەکات ئەکەین لە خەڵک زەکات لە شێت وەرەگرین زەکات لە پارەی هەتیویش وەرەگرین ئەگەر پارەیان هەبێ زەکات لە پارەی ئافرەت و لە پارەی پیاو فەرقی نییە زەکاتی ئەمانە هیچیان بۆ چونکە حەقەکە پەیوەندی هەیە بە درا و پارەکەوە علاقەی نییە بە ذیمەی شەخصەکەەوە ئەگەر حکوومەت ڕیبا بدا بە خەڵک میلەت لەناو خۆیان ڕیبا بکەن لەگەڵ یەک دامەزراوە دارایەکان ڕیبا بدەن هیچ فەرقێکی نییە مامۆستای بەڕێز و هیچ کەسێکیش ناتوانێت بڵێ ئەمە جیاوازی هەیە ئەگینا بۆ دەقەکان جیاوازی ناکەن بۆچی بەیتولمالی موسڵمانان کاتی خۆی خۆ بەیتولمال هەبووە یعنی ئەگەر ئێمە ئەڵین ئەم دامەزراوە داراییانە کاتی خۆی نەبوون وانە بووە کاتی خۆی ئەوقاف هەبووە موسسەی ئەوقاف هەبووە دیوانی بەیتولمال هەبووە دیوانی زەکات هەبووە بۆچی ئەوانە بە هیچ شێوانزێک تەعاملیان بە ڕیبا نەکردووە ئەگەر ڕیبا بۆ موسسات دروستە یا بۆ حکوومەت دروستە لەبەرەوە ئەمە بەبێ بەڵگەیە هەر کەسێک ئەم جیاوازیە بکە هیچ بەڵگەیەکی نییە ئەگەر بەڵگەی هەبێ ئێمە مەمنوونە بین بێ بەڵگەکانی عەرزکە ئەوەی کە فەرمووت سەبارەت بە ڕسومات ڕێژەکەی کەمە و ئایا ئەو کارمەندانی بانک ئەم کارمەندانە تەرخانەکرێن بۆ ئیشی ئەم سولفانە مامۆستای بەڕێز
يعني ئەم کارمەندانی حکوومەت ئەگەر حکوومەت ئەم سولفانە نەدا بە خەڵک لەوانەیە ئەو کارمەندانی کە هەیەی بەکارێکی کەەوە سەرقاڵیانەکە بەڵام ئەمانە ئەوەی من لەگەڵ ئەو بەڕێزانە بە خزمەتیان گەیشتوم و جیهاتی معنی و ئەو برا بەڕێزانی کە لەم مۆزوعە ئاگاداری و شارەزای و پسپۆڕن ئەڵێن نەخێر ئەم کارمەندانە تایبەتن بەم کارانەوە و فعلا ئەم کارانە کولفە لەسەر بانک دروست ئەکا کەواتە مادەم وا بێ وەکو من عەرزیشم کردن ئەوە دیسانەوە ئەڵێمەوە بەوەی کە ئەبێ ئەو دام و دەستگا داراییانە بۆ خۆیان وەڵامی خۆیان لەگەڵ خوا بدەنەوە ئایا ئەمەی وەری ئەگرێن نەفقاتی قەرزەکەیە یا بە ناوی نەفقات و وەرێگرن ئێمە حوسن زەڵمانەیە بەوەی کە نەفقاتی قەرزەکەیە بەڵام ئەوان دواتر بۆ خۆیان بە شێوازێکی کە ئەیکەن ئەمە خۆیان لەگەڵ خوا بەرپرسیارن ئێمە بەرپرسیارین لە قیامەتی کەس خەڵک بۆ خۆی بەرپرسیار لە قیامەتی خۆی سەر مەسەلەیە کە مۆسەعارەمیش باسی کرد وازم مۆسەعارام و کە ئەگەر حاڵەتی ضروری بێ ئەوە جەنابی باسیەوە کە لەساز لە محازەرەیەکی ترای شارەوە تەفاسیل باسەکرێ و من ئەو نقطەیە هەڵەگرن بەڵام نقطەیەکی ترکە بەڕێستان باسان کرد بە پێی قەولی علەمای سەلەف و خەلەف و معاصر هەموویان ئەو شەرتی کە دانرا لە مەسەرەی دانەوەی قەرزەکە شەرتی تاخیری بە پێی هەموو قەولەکان ئەچێتە حاڵەتی ڕیباوە ئەگەر بەڕێستان معلوماتان هەبێ ئەم لیژنەی فتوای هەرێم کە ئێستا با بڵین فتوایان داوە کە ئەم بەتابێت سولفەی عقار کە چۆتە با بڵین ئاحتیادی و حاڵاڵە بۆ خەڵکە وەریگرێ لەسەر چ معلومە لەسەر چ با بڵین ڕێی ڕوونکردنەوەی یان ڕوونکردنەوەی مامەدیە لەسەر ئەوەی کە لەسەر چه ئەساسێک ئەمان ئەو فتوایان داوەکە خەڵکی ئەتوانێت بچێ وەریگرێت خاڵی سێم لە جاران ینی ساڵانی پێشووتر ئەوڵاتی ئێستا ئەو حکومەتە و شەرتەی نێشتە کەفیل بۆ مەسەلەی خانوبەرە ئێستا ئەرزەکە خۆی ئەوێ بە کەفیل بۆ کابرای کە قەرزەکە وەرەگرێ بەڵام ساڵانی پێشوو کەفیل وەرەگیرە کەفیلێکی مۆزەف وەرەگیرە لە جاتیەوەی کە ببێت بۆ باڵین مستەمسەکێک بەدەست حکوومەتەوە کاگەر کابرا قەرزەکەی لە کاتی خۆیانێکی ڕاوە کەفیلەکە تەوجیهەکەیت کە بۆی کە پارەکە ببێنێ ئەگەر ئەو حاڵەتە کە باڵین پێشووتریش ئەم ڕیبایی تیا بوو کەفیلەکە حکمی چییە لەو حاڵەتەکە ئاگای لەوە نەبوو بێت کە ئەم حاڵەتە ڕیبای تایە ینی خۆ تۆ لە ڕیبای ئەو کەسەی کە ئەینوسی ئەو کەسەی کە شاهێدە ئەو کەسەی کەینە هەمووی تقریبا هەمویان وەکو یەکوان بەڵام ئایا کەفیلەکە لەو حاڵەتە حکمی چیە چ دەسەڵ چاوینێکی هەیە چی بکانم حاڵەتە سەبارەت بە یەکەم بەڕێزان مامۆسایانی بەڕێز کە فتوایان داوە بە حەڵاڵی سولفەی عقار لە هەرێمە من هەڵبەت نازانم ناتوانم بەناوی هەموو مامۆسایانەوە قسە بکەم بەڵام ئەوانی کە من بە خزمەتیان گەشتوم ڕوبەڕوو کە قسەم لەگەڵا کردوون ئەوان لە بابی ضرورەت هەندێکیان پیان وا بوو واتە وتویانە بۆ کەسێک کە زۆر ناچار بێ زۆر بێ دەرەتان بێ هیچ وەسیلەیەکی تری نەبێ بۆ ئەوانە شەرعیە هەڵبەت ئەوانی کە هەندێک لەوانی کە من بە خزمەت هەمیان نەگەشتوم ئەوان وایان وتووە هەندێکی تر لەوانەیە بە شێوازێکی گوتوی بێتیان ئەو بۆ خۆی بەرپرسیارە من نازانم مبەڕێڕەکەی چیە ینی ئێمە من ناتوانم بەناوی هەمیانەوە بڵێم بەڵام ئەوەی کە من ئەتوانم بێڵێم لەسەر ئەم شەرطانی کە حکوومەت ئێڵێ ئەتوانم بڵێم ئەمە حرامە و ئەمە ڕیبایە و ئەمە ئیتیفاقی لەسرە و ئەمە هیچ مامۆسایەکی بەڕێز نەکولی لەوە نییە دواتر دوای بینینی ئەمانە ئایا ئەوان چۆن فتوایان داوە من ئەوە نازانم والله ئەعلم یعنی بێر مامۆسایەکی بەڕێز خۆی وەڵام باتەوە کە فتوای داوە حەڵاڵە ئەبێ بڵێ چۆن وتومە حەڵاڵە بەڵام ئەوەی کە ئێمە پێشبینی ئەەکەین لێرا کاڵین حرامە ئەمە واضحە حرامەکەی بۆ شێوازەیە کە عەرزم کردن ئەوەی کە فەرمی کەفیلەکان حکمیان چییە ئەگەر کەفیلەکان نەیانزانی بێ و زۆربەی کەفیلەکانیش نەیانزانیوە خەڵک هەیە یا ڕووگیریان کردووە ئەگەر بە ڕووگیری بوو بێ حرامی کردووە چکە زانی بێتی و تۆ ئەبێ دایمە ڕووگیری خوابی نەک خەڵک کاتێ خەڵکێک ڕوت لێ ئەنێ ئەبێت تو حساب بۆ ئەوە بکەی کە تۆ بەرپرسیاری لە قیامەت خۆ کەس لە قیامەتە شەفاعەت بۆ کەس ناکە تۆ بۆ خۆت لە قیامەتە بەرپرسیاری لەو کاریکەیەکەی بۆیە ئەمە ناکرێت بە پاساوی ڕووگیری ناکرێت بە پاساوی ڕووگیری بەڵام ئەگەر کەفیلەکە نەیزانی بێ ئەو کاتە ئینسان لەگەڵ جەهلە بەتایبەتی ئەم بابەتە بابەتێکی تازەیە و چەندین ڕێنمایی تیا گۆڕاوە لەوانەیە خەڵکێک نەیزانی بێ والله ئەعلەم ئین شاء الله عەفوەکەوێ بەس خەڵک زانی بێتی مەعذور نییە ئوستازیان فەرموو بسم الله الرحمن الرحیم کاگە دکتۆر باسی ئەو چەکانت کرد کە حکومەت دەیدا بە هاوڵاتی دیارە چەکێک هەیە کە مادەی سەوچلە مبلەغەکەی وا بزانم 10 ملیۆنە شتێکی وایە کۆمەڵی هاوڵاتی پەلەیان بوو لە وەرگرتنی ئەو پارەیە چەکەکانیان لابووە یان فرۆشتەوە بە کاسبکارێک کە لە بڵێن لە سلێمانیە بووایان لە هەولێرە بووایە
لەبەر وەزی ئەمنی پارەکەش دیارە لە بەغا بوو چەکەکەیان بە کەمتر ئەدایەوە بەو کاسبانە کاسبەکانیش ئەچوون لە بەغا لە بانقی مرکزی لە شوێنی وەریانە گر پارەکە ئایا ئەوەش حەزم کرد حرامە هەموو ئەو چەکانە بەڕێزان هەموو ئەو چەکانی کە معاملەیان پێ ئەکرێ بە کەم و زیاد حرامن یعنی حتا ئەگەر بە هەمان سیعر وەری بگرێت تۆ تەسەورەکەی با بڵین چەکەکە بایی دەفتەرێکە بایی 100 وەرەقەیە من کە وەری ئەگرم بە 100 وەرەقە وەری ئەگرم ئەگەر ئەم چەکە مستحق الأداء نەبێ ئێستا هەر ڕیبایە بۆ چۆن ڕیبای نەسیئەیتەیەکە یەکێک لە بەدەلەکان موجودی نییە چەکەکە من ئەچمە بانک چەکەکە لەسەر بانکی بۆ نمونە فلان بانک سەحب کراوە کە من ئەچمە بانکەکە ئەڵێم ئەم 100 وەرەقەیەم بۆ سەرفکاڵێ پارە نییە کەواتە ئەم چەکە کە بەدەلەکەی تیان نییە ئەگەر هەمان سعریش بە هەمان سعریش صرف بکرێ ئەبێ بە ڕیبای نەسیئە چونکە چەکەکە وجودی نییە لە ئەرزی واقعە ئێستا ڕەسیدی نییە لە بانکە لەبەرەوە ئەگەر چەکەکە بە کەمتر بفرۆشێ دوو ڕیبایتیایە بە هاوشێوەی سعری خۆی بفرۆشێ یەک ڕیبا هەر دروستەکە بەنسبەت غەرامەی تاخیری و زەریبە بۆ نمونە من دوکانێکمە بێ لە بازارە ساڵانەکەی 100,000 چەند ڕۆژە تاخیرە بێ 110,000 ئەوەش نازانم جەمال حکم وەرەگرێ هەموو غەرامەیەکی تاخیری ڕیبایە بۆ چکە زەریبە کە بە تۆ ئەڵێ تۆ ئەو نە قەرزاری حکومەتی لە زەریبە کەواتە سیفەی ئیلتیزامەکەی تۆ لەگەڵ حکومەت سیفەی قەرضە لقرض شاعرين كل قرض جر نفعا فهو ربا حكومتك غرامي كر نفعي سحب كر كنفعي سحب كر مو بالربا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.